کامەی تۆ بە پیاوچاکی دائەنەی بچۆ دیاری هەتا ڕۆژ قیامەت هەر بانگی پێ بکە بزار ڕۆژێک سەر دەرەکە لە قەبرەکەەوە بڵێ ئەوە هاتم بۆلات واز لەو خوایە دێنن واز لەو خالقە عەزیمە دێنن ئەڕۆن داوا لە خۆڵ و دار و بەر دەکەن داوا لە ئەهل و بەیت دەکەن والله دەسەڵاتی هیچیان نییە پێغەمبەر صلی الله عليه وسلم قەومەکەی خڕەوە کرد فەرمووی ئەی فاتیمەی کچم وەرە لە ماڵی خوای پەروەردگار بەرە ئەوەی کەما من بدەمێ لە دنیادا من لە قیامەت هیچ دەسەڵاتێکم نییە بەرامبەر بە تۆ ئاوهای پێیان وتە پێغەمبەر صلی الله عليه وسلم یا کەسێک پیاوچاکە مرێ لە ناو مزگەوتە ئەینەن قوبەیەکەکەن کاتێ مسلمان هات نوێژەکەی کرد بۆی بچێتە دەرەوە لە دیار قەبرەکەی تەوافێ بکە بۆ ئەوەی نوێژەکەی ئاگرێکی پێوە ناو بستێ بۆچی قەبر لە ناو مزگەوت بێت ئەگەر بۆ عیبادەتت نەبێت ئەگەر بۆ پارە پەیاکردنت نەبێت ئەگەر بۆ تاغوتیت نەبێت مزگەوت جێی عیبادەتە وأن المساجد لله فلا تدعو مع الله أحدا مزگەوتەکان هین خوایە نەکەن کەسی تر بکەن بە شەریکی خوا بۆ قەبر لە ناو مزگەوتەنەی بۆ ئەوەی خەڵک تەوافی پێ بکە ئەرە والله بۆ ئەوەی خەڵک داوای شفای لێ بکە ئەرە والله بۆ ئەوەتە ئەی بۆچیتە ئەی بۆ نابێ بۆ قەبرستانی مسلمانە بینی لە قەبر ئەگە پیاوچاک بە تۆش ئازا بە پیاوچاک بە نەک بچی سەرفی عیبادەت نوێژەکەت بۆ خوا بێ هەنێ لە سوژدەکەتش بۆ ئەو بێ بۆ نەماندێ بچاو خۆمان چەندێ سوژدە ئەبەن بۆ قەبر یعنی ئەو کەسانە بەس بۆ پارەکە پەیاکردنیانە بەس بۆ ئەوەیانە دین بکەنە شتێک بۆ ژێر دەسەی خۆیان